بۆ براودان بە توێژەران و هاندانیان بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی لەسەر ئاستی کوردستان و عێراق ڕێکخراوی کەیسان بە هاوکاری چەند زانکۆیەکی نێوخۆ لە ژێر ناونیشانی دوامین سیمپۆزیۆمی پەیپەرە نایابەکان خەڵاتی بەخشیە 10 توێژەر کە لە ساڵی 2018 توێژینەوەکانیان لەسەر ئاستی جیهان پلەی بەرزی بەدەستهێناوە. سەرۆکی ڕێکخراوەکە دەڵێت دەیانەوێت گرنگی زیاتر بە توێژەران بدەن و بە شێوەیەکی زانستی پشتگیری هەنگاوەکانیان بکەن. توێژینەوەکان لە بواری زانستە ئەزمونیەکانن وەکو فیزیا و کیمیا و پزیشکی و ئەوانە چونکە اختصاصی ڕێکخراوی کەیسانی زانستە ئەزمونیەکانە. هەدەفی ئەمە چیە لەم کارەیە؟ هەدەفمان ئەوەیە کە کۆمەڵی خەڵک توێژینەوەی کردووە بە ناوی کوردستانەوە بڵاوی کردوێتەوە سەری کوردستانی لەسەر ئاستی جیهان بەرز کردوێتەوە ئەمانە لە یاد نەگرێن کە پێشووتر بەداخەوە لە یاد کراون. ئەو سنتەرانەی کە گرنگیان بە توێژینەوە زۆر احتیمامێن. ئەم توێژەرە پلەی یەکەمی لەسەر ئاستی توێژەرانی دیکە بەدەستهێناوە کە بۆ یەکەم جارە لە عێراق توێژینەوەیەکی لەسەر سیستەمی نەوەی نوێی 5G ئەنجامداوە و دەڵێت پلەی بەرزی بەدەستهێناوە. یەکێکی دیکە لە توێژەرانیش کە تەمەنێکی کەمی هەیە توانیوێتی جۆرێک لە دژەژاری دووپشێک دروست بکات کە تا ئێستا ئەو ئەنجامە لەسەر ئاستی جیهان بەدەست نەهاتووە. بۆی کام توێژینەوانە شوێنی خۆی بگرێت پێویستە سەپۆرت هەبێ لەلایەن ئەو کۆمپانیانەوە کە ئیشیان بەم بابەتانە هەیە. بۆ من ئێمە چەندەها کۆمپانیای ئەگەر من باسی اختصاصەکەی خۆم بکەم چەندەها کۆمپانیای گەورە هەیە لە بواری اتصالاتە بۆ من نۆکیایە زەمنسە یان هواویە ئەمانە ریسێرچ سنتەریان هەیە. ئەگەر ئەم گروپانی ئێرە ئەوەی کە ریسێرچەکەن لە وڵاتی خۆمان بتوانن هاوکاری سەپۆرتی مادی فاندین بکەن لەو کۆمپانیانەوە کە مشکلێکیان بۆ حلکەن بەدڵنیاییەوە ئەو کاتە ریسێرچەکان بەحسەکان نەتیجەیەکی زۆر دیاری ئەبێت و کاتە ئێمە ژۆک وڵاتانی تر دەتوانین بڵێن ئێمەش ریسێرچ سنتەرێکمان هەیە. طبعاً ئێمە دژە دروست کرد سامپڵەکانمان دروست کرد و تاقیمان کردەوە لە تاقیگە کلیکنیکەکانمان و لە لابراتوارەکانی شتە هەمووی سەرکەوتوو بوو. ئێوە کردوتانە پێشتر کراوە لەسەر پێشتر کراوە بەم زۆرە بەم طریقانش کراوە بەڵام ئەو نەتیجانەی نەبوو. ئێمە توانیمان بە دروستکردنی چەند مۆدیفیکیشنێت چەند گۆڕانکاریەکی بەسیط بتوانین ئەنجامی زۆر باشترمان دەستکەوێ بەڵام بە هەمان ڕێگە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی کەیسان تەنها لە ساڵی ڕابردوو 893 توێژینەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دراون کە 342 توێژینەوەیان لە گۆڤارە جیهانیە باوەڕپێکراوەکان و 475 توێژینەوەشیان لە گۆڤارە زانستیە باوەڕپێکراوەکانی نێوخۆ بڵاو کراونەتەوە. نیگەرانی بەشێک لە توێژەران و ڕێکخراوی کەیسانیش ئەوەیە سەر ڕایبوونی چەندین توێژەری بەتوانا و توێژینەوەی زانستی بەهێز بەڵام حکومەتی هەرێم گرنگی بە توێژەران نادات و دەستی توێژەران ناگرێت. ڕەنگە هەر ئەوەش بێت کە تا ئێستا نەتواندراوە سوود لە توێژینەوە ناوخۆیەکان وەربگیرێت و دەستکەوتی گەورەی لێبەدی بێت. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.